ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة بناي خايف الشندو هيربان هم لا يقطع بخير بين فمان بقولة أزاين إمام رولا بخدمت زاناني آيني أو برزاني كهلو كلوفوستيكا بن تشريفا هنا ولا جوري عن كلمة بخلاف الولاية كانكين بروفيسوري يعني جدار الدكتور حسين حسن هتا برز مامۆستا حسینمان هەیە کە مامۆستایەکی زۆر شارەزایە لە مێژووی ئیجازەنامەکانە توێژینەوەیەکی وردی کردووە سەبارەت بە سیلسیلەی زنجیرەی مامۆسایان کاتێک کە مامۆستا فەرمیێ لە فڵان کەس ئیجازەم وەرگرتووە ئەڕۆ هەتا گەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەنابیان هاتووە توێژینەوەیەکی وردی کردووە لەسەر ئەم سیلسیلە بزانێ چەندە سیلسیلەیەکی علمیە کەم و کورتی لەکوێ هەیە لەکوێ قەتع هەیە لەکوێ ناوی مبهەم هەیە مامۆستا توێژینەوەیەکی وردی زانستی کردووە ئێمەش لە گۆڤاری خاڵە لە ژمارە 52 وەکو ملحەقێک نامیلکەکەمان بڵاو کردوێتەوە ئێستا مامۆستایانی شاری سلێمانی بەشێکی زۆریمان کۆ کردوێتەوە بۆ ئەوەی مناقەشە لەسەر ئەو سیلسیلەیە بکەن دوو توێژەر زائدن مامۆستا خۆی مۆزوعەکە باز دەکەن مامۆستانیش مناقەشەیەکەن ئایا ئەم تێبینی و سەرنجانەی جەنابی مامۆستا هەیەتی چەندە علمیە چەندە علمی نییە و هەوڵیشە دەین ئەگەر تەواو بوو هەموو مامۆستایان پێپەسەند بوو کۆمەڵێک ڕاستپاردە و تێبینیمان هەبێ بۆ لایەنە معنیەکان وەکو یەکێتی زانایان و وەکو ئەوقاف و وەکو بڵێن لیژنەی فتوا ئەوانە کە عەرزیان بکەین ئەم کەم و کورتیانە هەیە لە ئیجازەنامەکانەوە و داوای ڕاستکردنەوەی بکەین كمامۆستایان ئاینی نەک هەر ئەوەی بە زیندوی بەڵکو وجعلوا لله خۆی نەریتێکی زانستی لە کۆنەوە لە کوردستانە هەیە لە ناو زانایینیەکانە ئەوەی کە خوێندن تەواوەکە ئەو بەرنامانەی کە دیاری کراون ئەو کتێبانەی کە مەشهورن لە زانستە جیاوازەکانە کە ئەخوێنرێ لەلایەن مامۆستایەکی متمانە پێکرا و مامۆستایەکی بەناوبانگەوە ئیجازە ئەدرێ بەو فەقێی کە ئەو خوێندانی تەواو کردووە ئەو زانستانی تەواو کردووە ئەم ئیجازەیەکی پەیوەستە یعنی زنجیرەوار ئەچێتەوە تا سەر لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەریتێکی دێرینە لە کوردستانە خوێندکاری زانستە شەرعیەکان ئەو کتێبانە کەی خوێنێ لە ماوەی 10 ساڵە 12 ساڵە دوای ئەوەی کە ئەو کتێبانە تەواوەکە هەموو زانستەکانە خوێنێ لە خزمەتی زانایەکی ناودارە ئیجازە وەرەگرێ ئەو ئیجازەیە لەسەر چ بنەمایەکە لەسەر بنەمایەوەی ئەو مامۆسایەش بۆ خۆی ئیجازەی وەرگرتووە لای مامۆسایەکی تر کە تەدریسی عیلمەکان بکە کە ئیجازە بدا بە خەڵکی شایستە ئەو نەریتە لەو کتێبەدا باس کراوە لە هەندێک شوێنە پێویستی بە وردەکاری هەیە ئەو ئیجازەیە بۆەوەی پچڕانی تیانە بێ کێ لای کێ خوێندوێتی کێ ئیجازەی لە کێ وەرگرتووە تا ئاگاتەوە لای حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە نەریتێکە لەو کتێبا باس کراوە و هەندێک وردەکاری مێژوویش هەیە کە هەندێک جار ڕەچاو نەکراوە لە ئیجازەکانە ئەمە هەڵگاوێکە هەوڵێکە بۆ یەکخستن و ڕێخستنی ئەو ئیجازە نامانەی لە مەولا ئەبەخشرێ بۆ کەسانەی کە ئەبن دەزانای ئاینی